خۆزگە ئەو پارەی کە کۆکراوە بدرایە دەست بەخشین بە دەستێکی ئەمین بواە وڵای بەخشین بەس ئیشی باشی لێوەشێتەوە زۆر دەستخۆشیتان لێکم بەڕاستی کارێکە باز ناگرێت هەچی کۆڵانەکانێک گشتی تەنکەرتان ناوردە ئەو پیاوە کاگرفان بەخوا لەو ڕۆژ لە یەکەم ڕۆژە هاوکاری ئەم گەڕەکەی کرا خۆمش تەنکەرم پێ دەستخۆشیتان لێکم ئیشێکی باشە حکومەت تاکە شوێنە لافاوی لێوساوە یەک بەرپرسێ ناتە بەم شوێنە گشتی خۆمان پاکماگرێتەوە من ئەو پیاوە بە تەنکەر ئەومان ناوردە ئێوەش ئیشێ باش ناکرد خۆزگە ئەو پارەی کە کۆکراوە بدرایە دەست بەخشین بە دەستێکی ئەمین بواە نەوکا بچێتە دەستی نادیارە و نەزانێ ئەو پارێت چی لێتێ چکا بەخشین یەکگردوو ئەمانە تێن ماڵ بە ماڵ ئەوەی زەرەری پێگەشتووە قەرەویە دەنێ بەڵام ئەمە کە کرایە لژنەکاری و لژنەکاری ئەڕوات یانی چاوەڕێ و پارێ بە هیچ شێوێ نەکەن بەخشین ئەوەی لە توانایە بەکردێتی سەردانی نەخۆش هاوکاری نەخۆش یەکێک گورچیلەی نەمابێ ینی بە هەموو شێوە بەخشین کرێتی خۆزگە ئەو پارەی ئەدرا بووە بشارە بدرایە دەستێکی ئەمین وەڵای کەس نازانێ و پارێت چی لێتێ هەموو ئەم گەڕەگوبانە زەرمەند بووە بەڵام کەس نازانێ ئەم داهاتەتی ئەم پارە زەبەلاحەک وەکراوەوە بۆ چۆ ڕۆشتە غەیری خێرخوازی نەبێ هیچ کەسێ لەم شارە چاوەڕێی حکومەتی نەکردا لەخوا بەزیابێم ئاوە بەرەکەتی بۆ هات بەسەر ئەم خەڵکەیە ئەم خەڵکە هەنێ بێخانوو بوو بۆیە خاوەن خانوو هەنێ نەدار بوو بژایەوە خوای گەورە کەم و کوڕی ئەم شارەی دەرخست لە ڕووی ئیداریەوە ئەو خوا ئیتیقامی لیان سەن و ڕۆشنەوە ماڵەوە ئەو کەسانی کە بەرپرس بوون لەم شارە من دەستخۆشی لێوە کەم ئیشی باش هەر لێوە وەشێتەوە